سڵاوی خۆی گەورەتان لێبیتن گەڕاینەوە لاتان لە ڤیددیۆیەکی تردا ئەم جارە پرسیارێکی ڤیددیۆیمان هەیە بێکەوە تەمەشا بکەین لە ناو شارداین innerorts. Wir fahren innerorts und unsere Geschwindigkeit ist 50 خێراییمان 50. ئێستا دەمانەوێت بڕۆین بۆ لای دەسەڕاستی خۆمان. باشە وەکۆی بینیمان تازە لە دەسەڕاستی خۆمان کەسێک بە ئیغۆلە بە سکۆتەر دەیەوێ بپەڕیتەوە. بەهەرحاڵ بزانین پرسیارەکە دەڵێت چ warum müssen Sie jetzt anhalten؟ ئایا لەبەر چ دەبێت لێرە بەر لەوەی بسوڕێنەوە بوەستین؟ وەڵامی یەکەم wegen der Straßenbahn لەبەر ئەوەی ئەو میترۆیە کە لە دەسەچە بخۆمانەوە دێتن لەبەر ئەو میترۆیە نەخێر پەیوەندی پێوە نییە. wegen der Fußgänger لەبەر ئەو خەڵکەیە کە بۆ نمونە لە ئاوێنەکەیدا دیارە ئێستا لە ئاوێن دەسەڕاستیشمان دیارە بەڵام ئەوان دوورن پەیوەندی بەوانیشەوە نییە بەڵکو wegen der Elektrorollers هەروەکو گوتم سەرەتا کە هاتین کەسێکمان بینی کەوا ئیغۆلەی پێبوو سکۆتەری پێبوو بەو سکۆتەرە دەیویست بێت تێپەڕیتن. بەهەرحاڵ دەبی لەبەرەوی بوەستین بەر لەوەی بچینە دەسەڕاستی خۆمان. وەڵامەکە ڕاستە. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم.